بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئایزان و خۆشەویستان، لەوانەیە هەرێکەتان بپرسێ ئەم مەدالیە ئاڵتوونە چیە لە ملتە و بۆچی دادناوە؟ ڕاستێکی ئەوەنە پیرۆز و ئەوەنە گەورە بوو بەلامەوە، حەزم نەکە بەدەستەوە بیگرم و شوێنێکیشم شک نەبرد لە شان و لە گردنی ئینسان بەرزتر بێ بۆ ئەوەی کە پێ هەڵواستم. بەڵام ڕاستێکی ئەمەیان بۆ من نییە، ئەمەیان دامان ناوە بۆ ئەو شەریکە ڕکەبەرانەی کە ئیستاکەنە حالیەن منافەسە ئەکەن لەسەر دروستکردنی کۆمەڵێ دەرمانی بەسوود بۆ ئینسان کە فەسلەجەی لاشەی پێویستی پێیەتی و ڕۆژانە بەکاری هێنێ و ئەمانە زۆر گرنگن و بەبێ ئەمانە ژیان ناچێتە سەر. مادەم ئەوێ دەرمانەکە گرنگ بێ و ئەوە ئەم شەریکانە گرنگ بێ و ژیانی ئینسانی پێوە پابند بێ بەرەوجی خۆیەتی کە هەستین شەریکی یەکەم دیاریکەین بۆ ئەوەی کە خەڵاتی براوەی یەکەمی بینێ ئەوەی کە پێوترێ یەکەمی بێڕکابەر. جارەگەڵمان بن بزانین ئەم شەریکانە، ئەم شەریکە ئەوروپیانە، ئەم شەریکە پێشکەوتوانە، ئەم شەریکە ئەمریکیانە کامەیان زیاترین خزمەتی بە مرۆڤایەتی کردووە بۆ ئەوەی کە بتوانین حەقی خۆیانی بینێ بۆ سوپاسیان کەین و بە جەنابیشتیانی بناسێنین فەرمونون بە کێبڕکێکە دەست پێ بکەین. کۆمپانیای ژمارە پێنجەم کە بەشداری کردووە لە کێبڕکێکەمان بە سوپاسەوە هەستاوە بە دروستکردنی هۆرمۆنی ئۆکسیتۆسین و پرۆلاکتین. دیارە ئەم هۆرمۆنانە کاریگەریان هەیە لەسەر پێگەیشتنی ئینسان و دواتریش لەسەر گەورەبوونی سنگ و دواتریش لەسەر مناڵبوون و لە کاتی ژانە کە ئافرەت ژان دەیگرێ کە ئەمانە پێویستە کات بەردەوام ئەمانە حزوریان هەبێ و پێویستمان پێیەتی وەکو دەرمانخانە و حتا وەکو بەشی ویلادە و نۆرمال ڤەجاینە دلیڤەری و دواتریش ئەم هۆرمۆنانە کاریگەریان هەیە لەسەر شیرپێدانی ئافرەت و دەرچوونی شیر لە گۆی مەمکەوە کە ئەمانە بۆ خۆی زەرورن بۆ بەردەوامبوونی ژیان. کۆمپانیای ژمارە چوارمان کە بەشداری کردووە لە کێبڕکێکەیە بۆ بردنەوەی خەڵاتی ئاڵتوونی بریتیە لەو کۆمپانیایی کە هەستاوە بە دروستکردنی هۆرمۆنی LH و هۆرمۆنی SFSH کە پێوترێ لیوتینایزیر هۆرمۆن و فۆلیکولۆستیمولێتین هۆرمۆن. ئەم هۆرمۆنە کاریگەری هەیە لەسەر گەورەبوونی ئینسان و دەرکەوتنی نیشانەی پیاوەتی وەکو مو، وەکو دەنگ، وەکو شان، وەکو بەرزی، وەکو ماسوولکە. ئەمانە هەمووی نیشانەی گەورەبوونی ئینسانن کە لە پیاوە ڕوەدەن. لە ئافرەتیشە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر دەرکەوتنی نیشانەکانی مێینە و لەسەر سووڕی مانگانە. بەبێ ئەم هۆرمۆنانە هیچ ئومێدێک نییە بۆ دروستبوونی حەمل و دروستبوونی مناڵ و تەنانەت سووڕی مانگانش لە ئافرەتا بە تەواوەتی ئەوەستێ واتە هیچ جۆرە ڕەگەزێکمان لە نێرومێ لە ناو ئینسانەکانە دەست ناکەوێ. بۆیە ئەم شەریکەیە ژێی خۆیەتی کە بچێتە کێبڕکێکەوە لەبەر ئەوەی کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر پێگەیاندن و بەردەوامی وەچەی ئینسان هەیە. ACTH ئەدرینۆکۆرتیکۆترۆفیک هۆرمۆن بەرهەمی کۆمپانیای سێممانە کە لە کێبڕکێکەیە بەشداری کردووە. ئەم هۆرمۆنە بوونی زەرورە لە کاتی بوونی ترس و قەلەقی و زۆر زەرورە ئەم هۆرمۆنە لە هەموو حاڵەتەکان و بەشەکان و سنتەرەکانی فریاکەوتنی سەرەتاییە هەبن لە ئیمرجنسیەکانە لە کاتی بوونی عەمەلیاتە و لە کاتی بوونی ناڕەحەتیە. بۆیە ئەم هۆرمۆنەش بوونی یەکێکە لە زەرورەتەکان کە وا ئەکات ئینسان نەکەوێت و لەگەڵ ئەو حاڵە کتوپڕەی کە مامەڵی لەگەڵاکات بتوانێت مامەڵە بکات. کۆمپانیای ژمارە دوو کە پەیوەندی ڕاستە و خۆی بە پسپۆڕی خۆمانەوە هەیە هەستاوە بە دروستکردنی هۆرمۆنی TSH. ئەم دەرمانە پێوترێت ثایرۆید ستیمولێتین هۆرمۆن واتە هۆرمۆنی گەشەکردنی غودەی دەرەقی کە بەبێ ئەم هۆرمۆنە ئینسان وەکو ئامێرێکی بێشەحن وایە و ناتوانێت بە چالاکی ڕۆژانەی هەستێت. بەبێ بوونی هۆرمۆنی گەشە دیارە ئەم کێبڕکێ بۆ خۆی واتایەکی نەبوو بۆیە هەستاین بە بانگێشتی کۆمپانیایەکی زەبەلاح کە یەکێکە لە گرانترین کۆمپانیاکان کە هۆرمۆنێکی گرانبەها دروست دەکات. ئەویش پێویست بە وەسف ناکە. هۆرمۆنی گەشە دیارە لە مناڵیەوە لەگەڵ ئینسانە دەست پێیەکە هەتاوەکو مردن
و بەبێ ئەم هۆرمۆنە بەڕاستی ئینسانێکی ناتەواوە جا ئەگەر نزم بێ بۆ خۆی پێوتێ ئینسانێکی قەزەم و بچکۆلە و کورتە باڵا ئەگەریس بەرژیز بێ پێوتێ ئەکرۆمیگالی ئینسانێکی عیملاق و جژینتزم ئەمەش بۆ خۆی هەردووکیان ژیان لە ئینسانەکە تێکەدەن و تووشی یەک کۆمەڵ نەخۆشیەکەن بۆیە ئەم کۆمپانیاش ئەکرێ یەکێ بێ لە هەڵبژێراوەکانی مەدالیایی ئاتونی. ئەم کۆمپانیایە ویستی ئاوا ڕیکلام بۆ خۆی بکات دیارە ناحەقیشی نییە چونکە هەستاوە بە دروستکردنی هۆرمۆنی ADH ئەنتی دایورێتیک هۆرمۆنی دژە میزکردن. ئەیبێ چیمان پێ بڵێ؟ ئەوێ پێمان بڵێت ئەگەر ئەم هۆرمۆنی منت نەبوو ئەم دەرمانی من بەکارنێهێنی ئەبێ هەموو ژیانت لە بینی دەستشۆر و سەرئاوا تەواوکەیت چونکە ڕۆژانە پێویستەکات بەلایانی کەمەوە زیاد لە 40 دانەجار بچیتە سەر ئاو چونکە بەرمیلێک میزت پێ ئەبێت کە گورچیلە ئاوەکە نامژێتەوە و ئەو کاتە ئەبێتە هۆی گوشکبوونەوەی ئینسان کەواتە ژیان هەمی بە تەواوەتی تێکەچێ بۆیە پێتان سیر نەبێ کە لەم شوێنەی ئاوەستاوین. ڕیکلامێکی بەقووەت و کۆمپانیایەکی بەقووەتر. کاتی ئەوە هاتووە کە کۆمپانیای یەکەم خاوەنی خەڵاتی یەکەم براوەی مەدالیای ئاڵتونیتان پێ بناسێنین لێرەوە بە ئامادەبوونی هۆکارەکانی ڕاگەیەنین لە پرێس کۆنفرانسێکە کە براوەی یەکەممان بریتیە لە ماستەر گلاند ناوی لە ناو کۆمپانیاکانە نەبوو بەڵام چۆن بوو بە خاوەنی خەڵاتی ئاتونی. خۆشەویستانم ئەم کۆمپانیایە خاوەنی هیچ مۆزەفێک نییە. ئەم کۆمپانیایە خاوەنی بستە خاکێک نییە لەسەر ئەرزی خوایە. ئەم کۆمپانیایە کاری هەموو ئەو کۆمپانیا و کارگانەی تریەکات کە باسمان کرد. ئەم کۆمپانیایە هەڵەسێ بە دروستکردنی هەموو ئەو هۆرمۆنانەی کەوتمان پرۆلاکتین، ئۆکزیتۆسین، LH، FSH، گرۆث هۆرمۆن، TSH، ACTH، ئەنتی دایورێتیک هۆرمۆن لەگەڵ هەندێک هۆرمۆنی تریشە. بەڵام سەیرەکەی لەوەدایە کە ئەمە بۆ خۆی نەلاو لاشەی ئینسانایە و ئێمە هەستی پێ ناکەین و لە هەموو کێبڕکیەکانە پژوو ئەخرێ کە هەموو کێشەکەی نیو غرامە لە ناو مێشکا و لە پشتی لوتەوە. الله ئەکبەر. بەڕاستی ئینسان دەسەوسانە وەستێ بەرامبەر ئەم خەڵقە لەبەرەوە جێی خۆیەتی ئێمەشوو ئەم پتویتەری و ئەم ماستەر گلاندە ئەم گلاندە سەرۆکە لە کاتی لە ملکردنی مەدالیاکەیە کڕنۆشە بەرین. بۆیە خوای گەورە کە پێمانەڵێ وەخولیق الئینسان ضەعیفە نیو گرام هەموو ئەم کارت بۆ ئەکا ئەم هەموو شەریکە و ئەم هەموو کۆمپانیا و ئەم هەموو فەخسە و ئەم هەموو کولفە و ئەم هەموو پێداویستی لە کۆڵ کردویتەوە. بەڕاستی جێی خۆیەتی بڵین ئایا نایبینن